لەگەڵ ئاڵۆزبوونی پرسی سەرۆکایەتی هەرێم و کەمبوونەوەی ڕێگاکانی چارەسەرکردنی ئەو پرسە هەڵبژاردننی پێشوەختە و یەکێک لە ڕێگا چارەکان خرای ڕوو. بارزانیش لە پەیامەکەی نوێی ئابدا لە خاڵی سێهەمدا ڕایگەیان گەر لایەنەکان نەگەیشتن بە سازان دەبێت بەرەو هەڵبژاردننی پێشوەختە بچن. دواتریش زۆرێک لە لایەنەکان ئامادەی خۆیان بۆ هەڵبژاردنە دەربڕی. بەوتەی هەندێک لە حیزبەکان و چاودێرەکانی هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێمدا ساختەکاری ئەنجام دراوە و لە ئێستاشدا بۆ ئەنجامدانی هەر هەڵبژاردنێک ئەو ترسەی خۆیان نەشاردۆتەوە بۆ هۆی تۆماری دەنگدەران تا ئێستا لە ناوی دووبارە و ناوی مردووەکان پاک نەکراوەتەوە. لە ڕاستیدا ئەو تۆماری دەنگدەرانە ئێستش دەنگدەری تری دێتە سەر کە هی هەرێمی کوردستان نییە. هەڵبژاردننی پێشوەخت و هەڵبژاردننی ئاسایش بەو تۆماری دەنگدەران بەو تۆماری کە ئێستاکە هەیە پێم وایە ئەنجامێکی دیموکراسی نابێت. لەسەر جەم ئەو هەڵبژاردنانەی کە لە چەند ساڵی ڕابردوو لە عێراق و هەرێمی کوردستاندا ئەنجام دراوە هەندێک لەلایەنە سیاسیەکان ڕخنیان لە تۆماری دەنگدەران گرتووە کە تۆمارێکی پاک نییە و ناوی دووبارە و ناوی مردووی بە ڕێژێکی زۆر تێدایە. کۆمسیۆنیش بەشێک لە هۆکارەکەی خستە ئەستۆی هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکان کە هاوکاریان ناکەن بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران. پێویستیەکی زۆر هەیە بۆی کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە. ئەگەر ئەو هەنگاوە نەنرێ هەر هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستانە بکرێ ئەو نەتائیجی حەقیقی نادا بەدەستەوە ئەو نەتیجەیە دەدا بەدەستەوە کە لایەنێک یعنی بەدڵێتی. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان نزیکەی ساڵێکە پێکهێنراوە، بەڵام تا ئێستا پێگەێنانی کۆمسیۆنەکە تەواو نەبوو و لە ماوەی ڕابردووشدا نەیتوانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەنجام بدات. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت بەر لە هەڵبژاردن دەبێت هەر گومانێک لەسەر تۆماری دەنگدەران هەیە بڕێوێنرێتەوە. داوا لە سەرۆکایەتی پەرلەمانەکەم کەوالیژنەیەک دابنێتن بۆ ئەوەی ئەو تۆمارانە دەست بە پاکردنەوەی بکاتن گەگوایە شتیوا لە تۆماری دەنگدەراندا پێشتر هەبووە کە پەرلەمان ئیشی خۆی کرد ئەو کاتوانی حکم لەسەر ڕابردووش بدەین داخۆ ئایا لە ڕابردوو هەبووە یان نە. لە ڕابردوودا هەڵبژاردنەکانی هەرێم لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە سەرپەرشتی کراوە، بەڵام لە ئێستادا ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمەوە سەرپەرشتی دەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی کۆمسیارانیش دەڵێت تا ئێستا تۆماری دەنگدەرانی هەرێم لە ناوی دووبارە و ناوی مردووەکان پاک نەکراوەتەوە. تا ئێستا کۆمیسیۆنی کوردستان هیچ تۆمارێکی لە بەردەستدانە و تا کە بژاردەمان بۆ ئەم قۆناغە بریتە لە تۆماری دەنگدەرانی کۆمیسیۆنی بەغداد کە ڕخنە و گازندەی زۆری لەسەرە. سەبارەت بە مردووەکانەوە کەوتە سەر وەزارەتی تەندروستی هەر کاتێ وەزارەتی تەندروستی توانی بەو پێی کە کۆمیسیۆن داوایەکە داتای هەموو مردووانەمان بداتێ گرنتی ئەوە دین کە هەموو ناوانە ئەسڕێتەوە. هەرچەندە هەڵبژاردننی پێشوەختە وەک چارەسەرێک بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم خراوەتە ڕوو، بەڵام تا ئێستا لایەنەکان لە کۆبوونەوەکانیان بەردەوامن و ئەنجامی کۆبوونەوەکانی داهاتوو وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە کە هەڵبژاردننی پێشوەختە دەکرێت یاخود نا. هێشتا تۆماری دەنگدەران پڕە لە ناوی ئەم هاوڵاتیانەی کە لە ژیاندا نەماون و حیزبەکانیش باز لە هەڵبژاردننی پێشوەختاکەن. ئاخۆ لە ئەگەری ئەنجامدانی ئەو هەڵبژاردنەدا هەرێم ڕوبەڕووی قەیرانێکی تر نابێتەوە بەو هۆی حیزبەکان بە ئەنجامی هەڵبژاردنەکە قایل نەبن بەهۆی ئەنجامدانی ساختەکاریەوە. هاوکاریاسین NRT سلێمانی.